بکەنە ژیر بە بەس چاوەڕوانی شیر بە ئەجا ئەو بۆ هەر شیرە خۆی تۆ چۆن نەبێ خۆ کامێرەیە تخوا کامێرە بوو سڵاوتان لێبێ مناڵ عەزیزەکانی هاوڕێم چۆنن بەو هیواییم زۆر باش بن خۆشحاڵم ئەم پێشەمەیە من لە بری تەواری هاوڕێم بە ئێوە یازی شادەمەوە هەزان بۆ ئەم هەفتەیە من پێشکەشیەکەم لەبەر ئەوەی تەواری هاوڕێم ئەم هەفتەیە سەرقاڵە بەخۆ ئامادەکردن بۆ 1/6 ڕۆژی جیانی مناڵان ئینجا ئێمە باوکاری مناڵپارێزی کوردستان ڕۆژی 1/6 لە هۆڵی تەوار سەعات 4 فیستیڤالێکی زۆر گەورە و ناوازەمان ئامادەیە بۆ ئێوە یازیز بۆ هیواین ئەو ڕۆژە ئێوە ئامادە بن لە نزیکەوە چاوتان بە من و تەواری ئازیز بکەوێت و فیستیڤالێکی خۆش بەڕێ بکەین لەو فیستیڤالەیە چەندی چالاکی جۆرا و جۆرمان بۆ ئامادەکردوون تەنیا بۆ ئەوەی ڕۆژێکی خۆش لەگەڵ ئێوە بەڕێ بکەین اینجا ئەمڕۆ من حەزەکەم زۆرترین هاوڕێ پەیوەندیمان پێ بکە ئەتوانن پەیوەندیمان پێ بکەن لە ڕێگەی ژمارە تەلەفۆنەکانی 0/7 460 99 تر یان 0/551 849 03 اینجا ئەمانەوێت سوپاسی سپۆنسەری ئازیزمان بکەین بۆ دابینکردنی ئەو خەڵاتە ناوازانە ئەویش تۆسان لەکوێیە ئێستا پێتان دەڵێم شەقامی سەرەکی مەلیک مەحموود کە لە توی مەلیک تێئەپەڕی یەک تۆس ئالەویایە لە دەسا چەپایە ئیتر بۆ خۆتان بچن بە ناوی من و دادەتەوارەوە بڵێ ئێمە هاوڕێی زیتەڵە و تەوارین ئەوانیش داشکاندنتان بۆکەن لە سەیا 25 خۆکەم نییە ئەگەر شت کڕی بای سازار ئەوان 75 لێ وەرەگرن وانە ئەنجا وابزان پەیوەندیمان لەگەڵە وایە ئەلو پەیوەندی یاران یاران چۆنی ئەحواڵەکە و خزم و کەس و کار چۆنن وەڵام من باشم ئێوە باشن ئەی یاخوا هەموو کاتێ باش بن لە ماڵەوەی کێی لێ ماڵەوە سەلامیان لێ بکە بڵێ مامە زیتەڵە دەستان ماچەکە منیان خۆشەوێ ئەوانیش دای و باوە منیان خۆشەوێ ئەڵێن تۆ هاوڕێ یارانی وایە ئەفەرین یارانجان یاران لە پۆلی چەندەهای یافەرین دەچووی بۆ 6 هەر بژیت ئەفەرین ئیتر تەواو قوتابخانەش تەواو بوو وایە خۆ ئامادەکردووە پشووی هاوی نەکە و زۆر بەباشی و بەخۆشی بەسەربەری ئەی ئافرین منیش لەم ڕۆژانەیە ڤیدیۆیەکتان بۆ کەم پێتان ئەڵێم چۆن پشووەکەتان بەسەربەرن باشە؟ ئادی تۆ حەزت لێیە ئەم هاوینە چی بکەی؟ ئەم هاوینە حەزم لێستم بۆ پەیمانگە مەلا پەیمانگە بۆ خولی زمانی ئینگلیزی بۆ پەیمانگە بۆ خولی زمانی ئینگلیزی ئافرین بەڵام ئەبێ پێشتر هەوڵ بی کە زمانی کوردیەکە و زۆر باشتر بێ نابێ لە کاتی قسەکردنە زمانی بیانی تێکەڵی زمانی کوردیەکە بکەیت ئەنجا هەوڵ بە فێری زمانێکی تر بە باشە ئەنجا دوایی پێمەڵی What's your name? My name is زیتەڵە ئافرین یاران حەزەکەی پرسیارە لێ بکەم با پرسیارێ بێتە ئەم مێشکە زلەمەوە یاران پرسیارە کاڵێ لە کوردستان ئەم کوردستانە خۆشەویستەی خۆمان بە چ زمانێک ئەوترێ زمانی دایک زمانی عەرەبی زمانی ئینگلیزی زمانی کوردی زمانی کوردی تین ڕاستە تەواوە هەر بشی ئافرین یارانجان دەست خۆش زۆر با پێخۆش بوو پەیوەندی پێوە کردین و بووی بە خەڵاتی بووی بە چی براوەی خەڵاتی بەرنامە ئافرین هەر بشی یارانجان زۆر سپاس بای بای
بەڵێ لە تۆ چۆنی وەسا چۆنی زیتەوە باشی چۆنی وەسا گیان نەحواڵ و زۆر من زۆرم خۆشەوێ منیش زۆر تۆم خۆشەوێ وەسا گیان بەڵێ لەکێوە پەیوەندی با پێوەکەی لە سلێمانی شاری ئەڵمەت و قوربانی هەر بشی سەر چاومانی نەڕۆی وا بە ئاسانی بە قوربانە بم وەسا بەڵێ چەندێ منە خۆشەوێ یەک گەڕەک یان دوو گەڕەک یان سە گەڕەک ئەوەی چی تێنەگەشتم چەندێ منە خۆشەوێ یەک گەڕەک بەقەدەر یەک گەڕەک یان بەقەدەر دوو گەڕەک یان بەقەدەر 100 گەڕەک 100 گەڕەک منیش بەقەدەر 1,100,000 گەڕەک تۆم خۆشەوێ وەسا زۆر سپاس بەڵێ بە قوربانە بم ئەدی قوتابخانەکەتان ناوی چییە؟ پێشەوە خۆشە قوتابخانەکەتان ئەی لە پۆلی چەنی؟ لە پۆلی 5 دەرەچم بۆ 6 5 دەرئەچی بۆ 6 ئافرین بەو هیوایم کە پشۆکەی هاوینە زۆر بە باشی خۆشی بەسەربەری ئۆسا بەڵێ ئەرێ ئەوە ئۆسا واتای چییە یعنی چی ئۆسا؟ یعنی شارەزا لێ هاتوو ئەمە کێ پێیوتی؟ دایە و باوە فێریان کردی؟ بەڵێ ئەی ئافرین بلیمەت هەر بشیت ئەوە بەردەوام گوێڕایەڵی دایە و باشە زۆر سپاس ئافرین هەر بشی ئۆساکیان ئۆسا بەڵێ تۆ سەیری ماوەی بەرنامەی مناڵانەکەی؟ بەڵێ بەرنامەکان ئێمە و بەلاوە خۆشە؟ بەڵێ زۆر ئەی باشە ژیری دیاری زۆرم حەز لێیە ئەی بەرنامەکانی تر ئەوەی چیرۆکەکانی داپیرە یان ڕەنگەکان سەیری ئەوانەشەکەی؟ هەمویان زۆر خۆشن بەس ژیری دیاری لە هەمویان خۆشترە هەر بشیت ئەم هاوینە بەرنامەی زۆر خۆشتریشمانە بێ بۆ ئێوە بۆ ئەوەی سەعات 5 بۆ 6 سەیری ماوەی مناڵانی کورساتکەن باشە؟ زۆر سپاس بۆ تۆش ئۆساگیان بەڵێ حەزێەکەی پرسیار و لێ بکەم بەڵێ حەزە لە پرسیاری وەرزشیە؟ زۆر نا لەگەڵ وەرزشا سەیری دوو گۆڵی وشتی واکەی؟ بەڵێ دە باشە پرسیارە لێ بکەم لەسەر وەرزش؟ بەڵێ باشە 1 2 3 3,000 33,000 333,000 ئەڵێ کریسیانۆ ڕۆناڵدۆی پرتوگالی ئێستا یاری بۆ کامیانە دەکات؟ ئەیسی میلان، ریال مەدرید، نەسری سعودی کامیان؟ نەسری سعودی وایە یاری بۆ ئێوەکە لەوێ ماوە تەواوە وتی کریسیانۆ ڕۆناڵدۆ لای ئێمەیە و سڵاویەیە بۆتان و لای ئێمە تخوا بەڕاستە؟ بەڵێ منیش جمهوری ئایسی میلانم ریال مەدریدم یۆڤاتۆسم نەسری سعودیم هەموویم پرسیارەکەشت زانی هەر بشی ئۆساگیان یەک چەپڵەی 3 دەقایی بۆ ئۆسا زۆر سپاس بۆ تۆش دەست ئافرین ناڵازیزەکان ئەگەر ئەتانەوێت قسە لەگەڵ مامەزیتەڵەی هاوڕێتان بکەن ئەتوانن پەیوەندی با پێ بکەن لە ڕێگەی ژمارە تەلەفۆنەکانی 0 یان 0 ئەنجا سوپاسیش بۆ سپۆسەری سەرەکیمان تۆس ئان تۆیس لە شەقامی بازنەی مەلیک مەحموود سەر و یوتێرنەکەی کە ئاچێتەوە بۆ گەڕێکی توی مەلیک هەر لەویایە ئیتر بچن بۆ لای مامە تۆس ئان تۆیس کێمان لەگەڵە؟ تینا بەڵێ چۆنی؟ باشی ئەحواڵەکە و وەڵا باش هەموو لای باشن؟ ئەرۆڵا خزمات چۆنن؟ وەڵا باش ئەی لەخوا بەزیابێە خۆ گەرماو نییە ناوە ئێستا کاتێکی گەرمە نابێ بۆ یاریکردن بچینە دەرەوە وایە؟
وای ئافرین تینە بەڵێ ئازانی من و تەواری هاوڕێم بۆ یەکی شەش سەرقاڵی چین بەڵێ سەرقاڵی چین دەی لە هۆڵی جار کاتژمێر سار یەکی شەش ئاهەنگ دەکەن ئەی ئافرین ئەدی ئەم جارە وەکو ڕێکلامێک بۆمان بڵێ یەکی شەش دادەتەوار و زیتەڵا لە هۆڵی تەوار ئاهەنگ دەگێڕن ئەی ئافرین هاتنیش بۆ کێیە بۆ ڕۆژی جیهانی مناڵان ئێ کێ ئەتوانێ بێ هاتن بۆ هەمووانە ئەی ئافرین تیناجان هەر بشی ئەوە لەکوێ جۆ لێ بوو ئەم بۆسی ماوەی مناڵان مەکرد ئەی ئافرین هەر بشی تیناجان تینە بەڵێ لە پۆلی چەندی لە پولی پێنجم دەرەچم بۆ شەش ئەی ئافرین ئەوە سێ کەس لە پۆلی پێنجەرە چێ بۆ شەش هەبە هاوڕێکانمان تینا لە چۆ پەیوەندی با پێوەکەی سلێمان سلێمانی هەر بژی ئەدی باڵتا لە چگەڕەشەکە بزانام لە منەوە نزیکی کانی سیتا کانی سپیکە ئەکەوێتە دەسە چەپمانەوە ئەمە چەپە ئەکەوێتە دەسە چەپیەمەوە وایە ئەی نازانم قوتابخانەکەتان ناوی چییە خەونی مناڵان خەونی مناڵان لەوێ ئێ هاوڕەکانە چۆن نەموو لای باشن شکور باش یاخوا باش بن تینە بەڵێ چاو بنووقێنە نقاندم نوقانە ئێستا من خۆمە شارمەوە بزانمەم دۆزیتەوە چاو بکەرەوە تینا من لەکوێم لەناو خانەکەتان لەناو خانوەکی خۆمانین ئافرین تینا بەڵێ حەزەکەی پرسیارە لێ بکەم بەڵێ باشە باڵندە و خۆشەوێ بەڵێ ئاوانی کافرن لەم چڵ بۆ ئەو چڵ بەڵێ ئێستا پرسیارێکە لێکەم لەسەر باڵندەیە بزان مەزای ناوی چییە ئەڵێ ئەو باڵندەیە ناوی چییە کە بە شیردەر هەژمار دەکرێ واتە ئەفرێ بەڵام شیریشیەیە کۆتر شەمشەمە کوێرە وشتر مرخ یعنی نەعامە یعنی وشتر مرخ کامیانە شەمشەمە کوێرە شەمشەمە کوێرە بزانین وایە شەمشەمە کوێرە وایە تۆ شیرەی تۆش فڕی هەر بشیت دەست خۆش ئافەری تینا گیان هەر بشی بووی بە خاوەنی خەڵاتی تۆس ئان تۆی سپاس وی هەو بووە بێدەنگ بوو تەوار وەڵای بیری تەواری شەکەم تەوار ئەی تەوار لەکوێی وتیان لە هینە خەریکی خوا ئامادەکردنە بۆ ڕۆژی جیهانی مناڵان وایە هەر بشی دادە تەوار خەندە بەڵێ خەندە چۆنی باشم خەندە یعنی چی یعنی تێکەنین ئێستا خەنداکەم کە جوانە خەندە عادی تۆش خەندەیەکەم بۆ بکەم بزانم جوانی هەر بشی کە جوانە خەندەی هاوڕێم بە پێکەنینەوە زۆر جوانە خەندە گیان بەڵێ چۆنی باشم لەکوێ پەیوەندیمان پێوەکەی لە گوندی تەوەکەڵەوە لەکوێ لە گوندی تەوەکەڵ گوندی کوێ گوندی تەوەکەڵ تەوەکەڵ بەڵێ ئەوە بزان ماتم بۆ گوندەکەیەوەش وایە ناتوم تۆزە ئەتوانی تەلەڤیزیۆنەکە و کسکەی تەلەڤیزیۆنەکە و کەس نەکەی من بە باشی جۆم لە تۆ نابێتن خەندە بەڵێ خەندە گیان بەڵێ ئەی تۆ لە پۆلی چەنی لە پۆلی شەشم لە پۆلی شەش هاوڕێکانمان تا ئێستا هەمووی لە پۆلی شەش بوون خەندە و گوندەکەتان لەکوێیە سەر بە ناحیەی ئاغجلەرە سەر بە ناحیەی ئاغجلەرە حەزەکەی بێم بۆ ئەوێ بەڵێ باشە چەند مناڵی تیا گوندەکەتان وەڵای زۆری زۆر دەدوایی ئەزایی چی بکە
ڕقەمەکەی ئێمە خۆ بەبە ئێمەش تەلەفۆنە بۆکەین و هی لە گوندەکە تا بەرنامەیەکەین باشە؟ باش. ئەو وەختە لە نزیکی شەوە بینم خەندە گیان. خەندە بەڵێ. سەیری بەرنامەکانی دادەتەوارەکەی؟ بەڵێ. ئەمە چەندەم جارە پەیوەندی ما پێ بکەی؟ 4 جار. 4 ئافرین واتە تۆ بەردەوام سەیری ماوەی مناڵانی کورساتەکەی وایە؟ بەڵێ. ئاها ئەنجا 1/6 ئەوە ناتوانانی بی بۆ سلێمانی سەیری فیسیپاڵەکەی ئەمەکەی؟ باش پێ دەکەم. ئەگەر توانی وەرە بۆ ئێرە ئێمەش لێرە پێشوازی و لێکەین باشە؟ ئافرین خەندەجان حەزەکەی پرسیارە لێ بکەم؟ بەڵێ. پرسیارەکە لەسەر جەستەی مرۆڤە باسی ئێسکوشتی واکە ئەڵێ گەورەترین ئێسک لە لەشی مرۆڤدا کام ئێسکەیە؟ ئێسکی پەنجە، ئێسکی قۆڵ، ئێسکی ڕان. گەورەترین ئێسک لە لەشی مرۆڤدا کام ئێسکەیە؟ ئێسکی پەنجە، ئێسکی قۆڵ، ئێسکی ڕان. ئەدی سەیری جەستەی خۆ بکە زانی پەنجە ئێسکی پەنجە گەورەیە؟ ئێسکی ڕان هەر ئەواڵەی نایگۆڕی؟ بابزانین وایە ئەدی ڕانە؟ تەواوە هەر بشی ئەدی یەکسەپڵەمان بۆ لێە هەر بشی ئەفەری خەندەکیان دەست خۆش زۆر سپاس کە پەیوەندی و پێوە کردین. حافیز ناڵەکان ئینجا ئەمڕۆ بۆیە ئەم پرسیارانەم بۆ داناون لەبەر ئەوەی حەزم کرد ئاسی زانیاری ئێوەی ئازیز تاقیکەمەوە لەبەر ئەوەی ئەمڕۆ بەرنامەکەمان جیاواز بێت لە چاو ڕۆژانی تر دادەتەوار برگەکانی ترتان پێشکەشەکە من حەز ئەەکەم ئاسی زانیاری ئێوەی ئازیز تاقیکەمەوە. ئینجا پرسیارەکان هەمە چەشنن باسی زیندەوەری تایە، باسی مرۆڤی تایە، باسی وەرزشی تایە، باسی کوڕە وڵاتی تایە، کوڕە هەموو شتێکی تایە یەک دنیا و شتە. ئەی چۆن؟ هەی گیان بزای کێمان لەگەڵەوە؟ ئەلو چۆنی؟ باشی. ناوت چییە؟ ڕامین ئامین. ڕامین؟ بەڵێ. ڕامین سیتەڵە گیان چۆنی؟ چۆنی ڕامینە گیان ئەحواڵ و؟ سەلامی لە تەوارکە. بە قوربانە بم دادەتەواریش سەلامە لێکە بیریەکەی؟ بەڵێ بیریەکەم. وەڵای ئەویش زۆرە بیرەکە بەڵام ئەو ئێسا سەرقاڵە خۆی ئامادەکە. چی؟ زۆرم بیر کردی. بیری منیشە کردبوو؟ بەڵێ. منیش یەک دنیا بیری تۆم کردبوو ڕامین جان. ڕامین؟ بەڵێ. لە قوتابخانەی؟ بەڵێ. لە پۆلی چەند؟ لە پۆلی یەکم. لە پۆلی یەک یعنی زۆر پچکۆلانەی ئەمەنەی ئەوەنە وایە؟ بەڵێ باش. ئافرین ئەی ماڵتان لەکوێیە؟ سلێمانی. سلێمانی ئافرین. ڕامین بەڵێ. ئێمە ڕۆژی 1/6 لە هۆڵی تەوار سەعات 4 فیسیپاڵمان هەیە یەی لەگەڵدایە؟ ئیشەڵا ڕامین. بەڵێ. پرسیاری چی لێ بکەم؟ پرسیارەکانمان پرسیارە لێ ناکەم لەبەری پرسیارەکە ئیشەڵانیرم بیستیتەوە. گیان زۆرم بیستی زوات. منیش بەخوا منیش یەک دنیا. من بەدەتەوارم و سەلامی لێ. بەسەر چاو ئێوارە کە بینیم پێڵم دادەتەوار دادەڕامینی خۆمان سەلامی لێ کردی. ڕامین؟ بەڵێ. گۆرانیەکەم بۆ بڵێ منیش خەڵاتێکە ئێمێ. گەڵێ تەبێ دەڵێ ئاڵێ گەڵێ تەبێ دەڵێ لەلەی
كاتوانا دي ام جانب يليرو آفرین رامین جان یک چپلی قایم بو رامین جان لیه من شغلاتێکی تۆز ئەم تۆیسی پێشکەشەکەم زۆر سپاس بۆ تۆ ئەو چاوە جوانانە و ماچەکەم یەک دنیا ئافرین ئێوارێکی خۆش بۆ تۆ خواحافیز قورگە موشک بوو هاوڕێیان ئەچینە لای ناو بڕێک و دووبارە دێینەوە لاتان ئەی ئەو بۆ پێتانەوتم کامێرەکە داگیر چاوەتەوە ئۆ چۆنن بیرتان نەکردم ئای دووبارە ئەمە دووبارە سڵاوتان لێبێ مناڵە ئازیزەکان خۆشحاڵم ئەمڕۆژ لە بەرنامەی ژیری و دیاری بە ئێوەی ئازیشا دەمەوە بۆ ئەمڕۆژ لە بەری دادەتەواری هاوڕێمان من بەرنامەکەتان پێشکەشەکەم بەوی وایە بکە کاتێکی خۆش بەسەر بەرین و ئێوارەیەکی فێنکو و پڕی زانیاری بەسەر بەرین لەگەڵ یەکتریا من زۆر دڵم خۆشە کە ئێمە لای ئێوەی ئازیز ئەجا ئەمڕۆ بۆیە دادەتەواری لێ نییە لەبەرەوەی دادەتەوار وەکو پێشتریش وتم سەرقاڵە بەخۆ ئامادەکردنەوە بۆچی بۆ ڕۆژی 1/6 ڕۆژی گیانی مناڵانی ئازیز مناڵ ئازیزەکان ئەگەرتانەوێ پەیوەندی بە زیتەڵەی هاوڕێتانەوە بکەن ئەتوانن پەیوەندی با پێ بکەن بە ژمارە تەلەفۆنەکانی 0/7 460 99 100 نانە 100 تیانە بوەر 99 یان 0/751 849 0 سیانزە ئەتوانن پەیوەندی ما پێ بکەن و منیشەڵم ئەلۆ تۆشەڵی ئەلو منیشەڵم بەڵێ تۆشەڵی چۆنی زیتەڵە منیشەڵم ئەی تۆ چۆنی ناوە چی بوو ئاها ئەجا زۆر سپاس بۆ سپۆسەری سەرێکیمان تۆس ئان تۆیس ئەزان لەکوێیە لە شەقامی بازنەی مەلیک مەحموود کە لە توی مەلیک تێپەڕی لێوتێرنەکە بەدەسە ڕاستە بەبەری ئەو بەرەوەیە ئەچی ئەڵێ سەلام عەلەیک مامەزیتەڵە و تەوار منیان ناردووە شت کڕم کەشتی شەکری لەوێش داشکاندنێ بووەکەن بەبڕی لە 125 واتە ئەگەر بای 10,000 شت کڕی ئەوان 7,500 لێسەن تخوا باش نییە کوڕەبەرە وەڵا یەک دنیا باشە جاشتی زۆر باش و بەسوودیانێ بۆ ئێوەی ئازیز ئەجای کێمان لەگەڵا چۆن نازانن من خۆمەزانم سیما ئەلو سیما گیان بەڵێ چۆنی ڕایەشم سەلاوە جاخۆ دەنگ و باسی تۆ باشم خۆش جاخۆ هاوڕێکانە چۆنن باشم سەلاوە جا باشیش کوور باش ئەم ساڵی خوێندنیش تێپەڕان وایە ئێرەوڵان خوا بکرد تاقیکردنەوەکانت تەواو بوو ئێرەوڵان هەر بشی لەکوێ پەیوەندی ما پێوەکەی بەڵێ لەکوێ پەیوەندی ما پێواکەی ئەربەتۆ ئەربەت بەڵێ ئەی ئەربەت یازی چۆنی مناڵەکانی ئەربەت چۆنن باشن لەخوا بەزیابێ سیماگیان بەڵێ ئەی لە پۆلی چەنی لە شەشم دەرەچم بۆ حەوت لە شەشی دەرەچی بۆ حەوت ئەی ئافرین واتە ئەم ساڵ بێتەوە لە پۆلی حەوت دەوامەکەی بەڵێ ئەی ئافرین هەر بشی ئەی باشە خۆ ئاماداکەی لەم هاوینەیە بۆ ئەوەی ساڵێکی تر بە باشی قوتابخانە تێپەڕێنی تو نمرێ باش بەدەست بێنی بەڵێ باشە سیما بەڵێ لە چوانێکە هەستەکەی زۆر باش نیت یعنی کەمێ خراپی بەڵات لە بیرکاریە تۆ خراپ تۆزێ باشە ئەم پشووی هاوینە تۆ ئەتوانی کتێبی پۆلی حەوت ئامادەکەی لە ماڵەوە هەر ڕۆژەی سەعاتێک بۆ خۆوانەکانە بخوێنی بەو شێوەیە ئەتوانی کە زۆر باش بی لەوانەی بیرکاریە و لە پۆلی حەوت هیچ کێشەیەکی نەمێنێ باشە بەڵێ ئافرین سیماگیان
بەڵێ تۆ بەردەوام سەیری بەرنامەکان نیەماکەی بەڵێ کام بەرنمەیە حەزەکەی بێت لە عربەتیش بەرنامە بکە یعنی کام بەرنامەیە بێنین لە عربەت پێشکەشیکەین وڵاتی ما خۆشە بخێنێ هەموو بەرنامەکانە پێخۆشە بێنین لە عربەت پێشکەشیکەین بەڵێ من هاتوومەتە عربەت هاتووم لەوێ ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان خولی ئاوینەی کردبەوە لەوێ لەگەڵ مناڵەکانی وێ چاو پێکەوتنم کرد بەخێر بیاخۆ بە قوربانی تۆ بم سیما جان بەڵێ ئیتر پشووی هاوینە وایە بەڵێ ئیتر دەستمان کرد بە پشووی هاوین وایە بەڵێ چ ڕێنماییەکە هەیە بۆ مناڵان کە هاوینەکەیان بە باشی بەسەر بەرن بەڵێ چیان پێڵی بەڵێ چۆن ڕێنمایی مناڵەکانەکەی کە لەم هاوینەیە پشوەکەیان بە باشی بەسەر بەرن یادارم بچین بۆ خودی هاوینە و هەوڵ بدەن ئەی ئافرین هەر بشی دەست خۆش سیما جان بەڵێ حەزەکەی پرسیارە لێ بکەم بەڵێ باشە ئەڵێ پرسیارەکە ئەڵێ بە چ شتێک ئەڵێن بیستراو بیستراو تەلەڤیزیۆن رادیۆ هین گۆڤار تەلەڤیزیۆن رادیۆ گۆڤار جۆ لێمە بەڵێ بەڵێ بە چ شتێک ئەڵێن بیستراو تەلەڤیزیۆن رادیۆ یان گۆڤار ماسیێنەگەشم شەبەکمان زۆر باش نییە سیرکە ئێمە بیستراومان هەیە بیرراویشمان هەیە وەنیە ئەڵێ بە چ شتێک ئەڵێن بیستراو بە تەلەڤیزیۆن یان بە رادیۆ یان بە گۆڤار رادیۆ رادیۆ بۆ تۆ رادیۆ نابینی ئەوە کە پێشکەشکارەکان شتە خوێندنەوە تۆ نابینی ناوەڵە ئەی چیەکەی جۆلیانە بێ بەڵێ ABC ئاها با بزانین وایە تەواوە رادیۆیە ئامێری رادیۆ پێی ئەڵێن بیستراو تەلەڤیزیۆنیش پێی ئەڵێن بینراو دەست خۆش سیماجان زۆر دڵخۆش بووم کە پەیوەندی و پێوە کردین هەر بژی هاوڕێ بلیمەتەکەم دەست خۆش ئافرین خواحەفیز خواحەفیز خوا لەگەڵ ڕۆی چۆ ژوورەوە ئاڵێ چۆ ژوورەوە تەواو خواحەفی سیماجان بڕۆ با هەوای موبەری دەکە لێو با ئەنجا من زۆر دڵخۆشم کەەوە پەیوەندیمان پێوەکەن زۆربەی هاوڕێکانی ئەم ڕۆمان پۆلی 5-6 بوون 5-6 ئەمەش واتای ئەوەیە کە مناڵەکانی هاوڕێم بۆیە پێشتر پەیوەندیان پێوە نەکردووی لەبەرەوەی سەرقاڵی خوێندن بوون وایە تەواوە چێمان لەگەڵا پاشا بەڵێ پاشەوەی چ مەملەکەتێکی سەلام ساڵێکەن سڵاو لە تۆش کاکە پاشا پاشا گیان بەڵێ لە مەکتەبی ناوەڵدەم لە ڕەوزە یەکەیدیوەن بوو ئەنجا چوومە کەیدیتوو ڕەوزەکەتان ناوی چییە باخچەکەتان باخچەی قەیوان ئافرین ئادی لەوێ فێری شت بووی بەڵێ ئەی ئافرین ئەنجا ئەم ساڵ بێتەوە گەورەتریش ئەبی حەزەکەی زوو بچیتە قوتابخانە بەڵێ باشە کەواتە ئەبێ خواردن بخۆی ئەبێ شیر بخۆی ئەبێ شەوان زوو بخەوی ئەبێ بەیانیان زووەستی ئەنجا لە هەمووی گرنگتر ئەبێ بەگوێی ڕێنماییەکانی دایە و باوەش بکەی باشە بەسەر چاو ئەی چاوەکان نەخۆش بێ سیماکە لەگەڵ دایەکەرەوە بیری من و دادەتەوارەکەی پاشا گیان بەڵێ وەڵی من و دادەتەواری زۆر بیری تۆ خۆمی جیهانی ناوان ئەی بە قوربانە بم وەرە بۆ لامان لەوێش ئێمە شتی خۆش تا پێشەرشەکەی گۆرانی خۆش هەروەها ئۆپەرێت شانۆگەری ئەو شتانە هەموویە بینن باشە زۆر سپاس بۆ تۆ ئەجا ئەگەر کاتی شەبوو وێنە شەگرین بێکەوە
ئافرین باشە زۆر باشە منیش ئەمەوەیە زۆر بە باشی و زۆر بە چ و چالاکی بوو بینم باشە باشە ئافرین باشە بەزی تەواگیانم کۆشم سووە جارێکی کۆشیشم سووە بۆ ئەخەوەی ئەبێ ڕۆژی خۆمان سێت و سەعالەکەکەینە با بەڕاستە بەڵێ وایە وایە خۆشی هانی ناوایی ئەبێ بەم کۆزم ڕاستەکەی وایە ئەجا ئادی بۆسە بزانم لە باخچە فێری گۆرانی بووی بەڵێ ئادی گۆرانێکی مناڵانم بۆ بڵێ من پاپولم پاپولا باقی مزرگی سورا من پاپولم پاپولا باقی مزرگی سورا هموس روی بانیان یاری داهنم بوسان هموس روی بانیان یاری داهنم بوسان کوسایی سیلا سیدم بونی بردا بازیدم کوسایی سیلا سیدم بونی بردا بازیدم هموس روی بانیان یاری داهنم بوسان هموس روی بانیان یاری داهنم بوسان ئەی ئافرین کاکە پاشا ئافرین تۆ مناڵێکی زیرەکی پێم بڵێ بۆوە لایەکی پێم بڵێ لەکێ ئەچی ئاتی بۆ ئەهێڵێم ئەی ئافرین باشە پرسیاری وامان لا نییە بۆ تۆ بێ لەبەرەوەی زۆر پچکۆلە ئەمەنە پچکۆلە بەڵام شتێکی ترم بۆ بکە بزانم ئەتوانی هەتا دەم بۆ ببژێری ئەگەر توانی و هەتا دە ببژێری ئەوە منیش خەڵاتێکی پێشکەشەکەم باشە ئەزانم بیبمێرم دەی بیبژێرە یەک 1 2 3 4 حەوت 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 ئافرین یەک چەپڵی خایم بۆ کاکە پاشا یاوڕێم لێبەر دەست خۆش پاشا من زۆر دڵم خۆش بوو کە جۆم لە دەنگی تۆی عزیز بوو من زۆر خۆشەویست بە قوربانە بم ئەمە چەکم بەرێ خواحافیز خواحافیز خوا لەگەڵ بێ ئەگەو لە خۆ بێ خواحافیز خواحافیز وا لەگەڵ مەڕۆ بەچێ بێڵۆی بەچێش بۆ دیسۆن وی پاشۆ ئەو پاشا ڕۆی هەڵێ ڕۆیشتووە مناڵەکان ئێمە خۆ ئامادەکاریەکەین بۆچی بۆ فیستیڤاڵی مناڵان ڕۆژی 1/6 سعات 4 ئێوارە بەڵام ئەتوانێت سعات 3 بێن زووتر بێن لەبەرەوەی پێشانگای شێوەکاریمان هەیە لە حەوشەکە ئەتوانن بیبینن سعات 4 دەست پێەکەین ئیتر کۆمەڵێ چالاکی زۆر بێوێنەمان بۆ ئێوەی ئازیز ئامادەکردووە بەو هیوایە ڕۆژی 1/6 سعات 4 لە هۆڵی تەوار ئامادە بن و ئێوەش لە نزیکەوە ببینین خۆشەویستیم بۆ هەمووتانەیە کێمان لەگەڵە محەممەد جان چۆنی باشی ئەحواڵە باشم دیتەوە یاخوار باشبی کاکە محەممەد لە پۆلی چەنی دەرچم بۆ سێ دەرچووی بۆ سێ باڵێ ئەی ئافرین لە پۆلی چەندونی لە پۆلی سێ ئەی ئافرین محەممەد جان باڵێ لەگەڵ قوتابخانەیە باش بووی والله باشم نمرەی باش بەدەسێنی وایە ئیشەڵڵا خوایە گیان کاکە محەممەد نمرەی باش بەدەست بێنێ خوایە گیانە هەموو ساڵێ یەکەم بێ خوایە گیان لەوانەکانیان زۆر باش بێ محەممەد ئامین محەممەد مناڵ بۆ ئەوەی لەوانەکانیان باش بێ ئەبێ سەعی بکە یان ئەبێ بخەوێ ئەبێ سەعی بکە ئەی باشە ئەگەر یاری بە مۆبایل زۆر بکەین ئێمە ئەتوانین ببین بە مناڵێکی زیرەک و گوێڕایەڵ نێخیر بێگومان ناتوانین بۆیە پێویستە ئێمە یاری بە مۆبایل و تابلێت و ئایپاد و ئەو شتانە نەکەین وایە ئافرین محەممەد ماڵتان لەکوێیە ڕانیا وەی
خوای وتم ئەم هاوڕێم ئەزانم لە شوێنێکی زۆر زۆر خۆشی ئەم کوردستانەیە ماڵیان لە ڕانیەی دەواازەی ڕاپەڕینە وایە بەڵێ ڕانیە زۆر خۆشە بەلای منەوە شوێنی زۆر خۆشی لێ ڕانیە قەڵاتزێ سەرکەبکان ئەم شوێنانە شوێنی زۆر خۆشن ئەجا من پاریشاتم بۆ ڕانیازانی بەڵام کە مناتم وتمەوە محەممەد لەکوێ وتیان چۆتە قەڵاتزێ ئیتر وتمەی نایەتەوە شە وتیان نەوەڵایتر وەڵان نەبینیت دوبارەوەرەوە ئەمجارە بێمەوە لە ماڵەبی بەڵێ دا ئەمجارە کاتم تەلەفۆنە بۆکەم ئەڵە محەممەد ئەوە هاتوومەتە ڕانیەی هاتوومەتە کنتو لە غەڵەمدا با قوربانت بم ئەدەی کوا محەممەد بەڵێ گۆرانی مناڵە نەزانی بەڵێ ئادی گۆرانیەکەم بۆ بڵێ ئەی بەرخۆڵەکەم نەرموناڵەکەم لەکەم سپی و تووکنی وەک کلیەکە دەستەمە و تەشی ئێرە باوەشی دەنگی باخۆش جوانی تاڕەشی بەڕای کرێکتم تۆش بەیانەتم ئەد لەوەڕێنم هەر وەکو بێتت ئەی ئافرین هەر بشین دەست خۆش هادی چەپڵێکی قایمی بۆ لێبەن محەممەد بەڵێ باشە مەڕ ئەفرێیان ئەڕوە چیتی مەڕ ئەفرێیان ئەڕوات ئەڕوا ئەڕوا ئەی ناتوانێت بچێتە تیارە و تیارەکە بفرێ بەڵێ یعنی مەڕیشە توانێ بفرێ وایە ئافری محەممەد جان محەممەد بەڵێ تۆ سەیری بەرنامەکانی ئەماکەی بەڵێ من نەبینی کاتمە گوندەکان بەڵێ ئاها حەزەکەی بچمە چ گوندی ئەم جارە ڕانیە ڕانیە بەڵێ ڕانیە گوندیش نییە خۆی شارۆچکەیە شارە چۆن ڕانیە بەلایەمەوە شارێکی زۆر گەورە و جوان و بێوێنێ وایە بەڵێ بە محەممەد حەزەکەی ئەم پشویاوینە چی بکەیت وەرزش حەزە لە چ وەرزشێکە تۆپانێ ئافرین ئەی لە تۆپانێ حەزەکەی هێرش بەربی یان گۆڵچی بی یان چیبی ناوەڕاست هێرش بەر ئافرین واتە تەوێ گۆڵ تۆمار بکەی ئافرین بەڵام لە یاریابیرە نەچێ تەنیا تۆپەکە لە لای خۆ مێڵەرەوە بەڵکو لەگەڵ هاوڕێکانتا ئەتوانی دابەشی بکەی هەتا ئەچیتە کوێ گۆڵێ بکە ئافرین محەممەد هەر بشین محەممەد پرسیارە لێ بکەم پرسیارێکی لێەکەم باسی نەکە ئەڵێ گەورەترین بەنداو لە کوردستان ناوی چییە؟ بەنداو ئەزانی کامەیە بەنداو ئەوەی کە ئاوی تیاکۆ بێتەوە گەورەترین بەنداو لە کوردستان ناوی چییە؟ بەنداوی دەربەندی خان بەنداوی دووکان بەنداوی باوەشا سوار بەنداوی دەربەندی خان بەنداوی دووکان بەنداوی باوەشا سوار بەنداوی دووکان ئەدی زای بەنداوی دووکان تۆی ئاوی زیاتر ئەگریان دەربەندی خانیان باوەشا سوار وتی منم تەواوە ئافرین محەممەد گیان هەر بشی ئەوە چۆنە و زانیاریە و زانی ئافرین ئەوە زانیاریەکی زۆر بەسوودە پێویستە هەمومان زانیاریمان نەبێت لەسەر ناوچەکەی خۆمان لەسەر کوردستانی ئازیز لەسەر ئەم نیشتیمانە زێدە خۆشەویستە دەست خۆش یەک چەپڵێک ئاوی بۆ لێیان بەجێبێڵی ئەڕۆی ماڵەوە مەڕۆ مەیڤی گیان چۆنی؟ باش وزیتەوە دیان ئەحواڵە چۆنە بە قوربانیە و چاوە جوانانە و بەم
کەچوانە مەیبین بەڵێ چۆنی باباژم ئەحواڵەکە و ئەخواڵی تۆ ئەی یاخوار باش بی وەڵا گەر ئێوەی ئازیز باش بن منیش یەک دنیا باشم مەیبی خوا لەگەڵ تایە بە قوربانێ بم لە پۆلی چەنی دەچووم بۆ دوو دەرچووی بۆ دوو یعنی لە پۆلی یەک بووی بەڵێ ئەی ئافرین ئەی لە کۆ پەیوەندیمان پێوەکەی سلێمانی سلێمانی هەر بژی خۆشەویستیمان بۆ خەڵکی سلێمانی ئازیز منیش هەمووتانم خۆشەوێ بە قوربانی تۆ بم منیش بە قوربانی تۆ بم لە شاری سلێمانی ئێمە پێشوازی لێوەی ئازیزەکەین کەی یەکی شەش لە هۆڵی تەوار سعات چواری ئێوارە ئەسر چواری ئاسر شەوا بەدەتا ئامادابی و ڕۆژە بیت ئیشەڵایە ئینشەڵا وەرە و ئێمەش چاوەڕێی تو باش باشە باش مەیڤی وتە لە پۆلی چەنی دەچووم بۆ دوو دەرچووی بۆ پۆلی دوو ئافرین مەیڤی بەڵێ ئێستا مناڵ ئەبێ ئێستا لە ماڵەوە دانیشەیە بچێتە بەرە تاو یاری بکە ماڵ بێ مناڵ ئەبێ ماڵەوە بێ. لە ماڵەوە بێ ئەگەر بچینە بەر هەتاوەکەی یاری بکەین چیمان لێت دەخۆشەکەی نەخۆشەکەوین تووشی نەخۆشیە بین بۆیە پێویستە ئەو کاتە بچینە دەرەوە کە خۆرەکە ئاوا بێ و تینی نامێنێ ئەها ئیتر خۆر ئەچێ بەرە و کۆتایی شاخەکە فێنکە ئافرین ئەبێ لە شوێنی فێنکە یاری بکەی وایە وایە مەیڤین ئافرین مەیڤین بەڵێ تۆ بیری دادەتەوارەکەی بەڵێ باشە بەدادەتەوارە لەم زووەرەوە لەبەرەوەی بەرنامەی جەژنیشمانەیە خۆمان ئاماداکەین بۆ جەژن مەیڤین و هاوڕەکانی چاوەڕێی ئێمن وایە ئافرین سرا بەدادەتەوارەکەم منیش زۆر سپاس مەمنون کاتەوە پێڵێ مەڵێمەوە هاوڕەکانمان هەمووی سەلامیان لێکردن مەیڤینەوە خۆشێ بەساخە و مۆڵا دادەتەواریشەوەی زۆر خۆشەوێ منیشەوەم زۆر خۆشەوێ داپیرەشەوەی خۆشەوێ دادەشێنە هەمومان منی تۆ خۆشێ زۆر سپاس مەیڤین حەزەکەی پرسیارێکی ئاسانە لێ بکەم بەڵێ ئەڵێ ئەمە چییە؟ ئەمە چییە؟ باڵی هەیە و نافڕێ چۆلەکەیە؟ مریشکە بازە مریشک بۆ نافڕی ئاخر ها؟ ئێستا تۆ بۆ نافڕی کێش وەڵا کیشی کورتە کلکی کورتە بۆیە نافرێ هەیە فەرین هەر بشی بزین وایە قەڵەویشە وایە تەواوە قەڵەویشە ناتوانێت لەبەر قەڵەوێکی بخڕێ مریشکە قەڵەو خت بۆ خۆ لێ کردوم بەشت ئاو پشی لێ ئافرین مەیڤین گیان دەست خۆش ئێمە زۆر دڵخۆش بووین کە توانی و پەیوەندیمان پێ بکەیت و ببیتە خاوەنی خەڵات زۆر سپاس خواحافیز خوان لەگەڵ بێ مناڵەکان من ئەمڕۆ زۆر دڵخۆش بووم کە لە بری دادا تەوار بەرنامەکەم پێشکەش کرد و هاتمە لای ئێوەی ئازیز ئینجا ڕۆژی یەکی شەش چاوەڕێ ئێوەین لە هۆڵی تەوار فێستیڤاڵێکی زۆر گەورەمان بۆ ئامادەکردوون ئێمە لەگەڵ ڕێکخراوی مناڵ پارێزی کوردستان فێستیڤاڵێکی زۆر گەورە و ناوازەتان پێشکەشەکەین بەوی وایەم کە لەو ڕۆژەیە بێنون لەوێ ئامادە بن لە نزیکەوە چاومان بە تۆ بە ئێوە و سەرجەم مناڵانی کوردستان بکەوێ بیرتان نەچێ ڕۆژی یەکی شەش سعات چواری عەسر لە هۆڵی تەوار چاوەڕێتانین من لێرە بەجێتانێڵم هەتا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ خواحافیز